بە پاساوی ئەوەی بەردیان گرتوتە شوشەی خانی کۆمپانیایەک چەند کاسبکارێکی مەیدانی ئاژەڵانی سلێمانی لەلایەن هێزانامنیەکانەوە لە کاتی گربوونەوەیان دەوترێت دەستگیر کراون. کاسبکاران لەگەڵ ئەو کۆمپانیای فشار بۆ دەرکردنیان دەکات لە مەیدانەکە تووشی دەمەقاڵێ و بەریەکەوتن بوونەتەوە، بەڵام کاسبکاران دەڵێن ئەو شوێنە شوێنی کاری ئەوانە و بێ ئەوەی قەرەبوو بکرێنەوە ئێستا دەردەکرێن. ئاسایش هاتووە ئێستا کۆمەڵێکی لێگرتوین. من تێناگەم ئاسایش کە ئەمانە ئەگرێ ئێمە مافمانە لەم منتیقا من 25 ساڵە لێرم دوکانمێ دوکانەکانم بڕوخێنێ ئەی بۆ کەس یعنی لەسەر ئێمە هەڵ نایە ئەم هەموو خانەیە ڕوخێ بۆ کەس نایە لەسەر ئێمە هەڵ نایە من دەوە تێناگەم وەڵاهی هەتا ئێستا بێدەنگ بوونە کەس بەدەم ئێمەوە نایە حەچی شوێنەیە چوینە کەس نایە بەدەممانەوە ئەڵێ ئێوە تەجاوزن 25 ساڵە لێران تەجاوزین. شارەوانی سلێمانی ئاگاداری لە نێو مەیدانەکەدا بڵاو کردوتەوە کە دەبێت چۆڵ بکرێت، بەڵام کاسبکاران دەڵێن چۆڵی ناکەین تا قەرەبوو نەکرێنەوە. بۆ چارەسەری ئەم گرفتەش دەستیان بۆ زۆر شوێن درێژ کردووە، بەڵام وەکو خۆیان دەڵێن لە جێگەی هاوکاری داریان کێشاوە بە دەستیاندا. نا قەزێ شارەوانی نیە، شارەوانی نایەتە سەرخەت. من لەوەتەی من بە بیرەوەری خۆم بیر ئەەکەم و بیستومە و ئەیبینم هەموو شتێ عایدی حکومەتە. حکومت هەموو شتێ بۆ تۆ دابینەکە. تۆ هەر بۆ نمونەن نیشتەجێبوون یەتە ئاراوە عەرزێکە تەوزیع ئەکرێ لە شارەوانیەوە تەوزیع ئەکرێ. دروستە؟ مەدەنیەت توانێت تەوزیعیکە ئیلا بەس حکومت. ئەمڕۆ هەموو شتێ حکومەتە. بەڵام ئەمڕۆ نازام کۆمپانیاکان ڕەسیتمان بەسەر خەڵکا زیاترە. کۆمپانیای لەوێ دروستیەکە کۆمپانیای لێرە ئێمە دەرەکە. نازانین هۆکارەکەی چییە؟ هانامان بردووە بۆ هەچ کەسێ دەست بۆ هەچ کەسێ درێژەکەین لە باتی دەستمان گرێدارە یا بە دەستمانەوە دەستمان داگرێ. على وەکو گیسکەکە هەیە سیخاز گیسکەکە هەیە سیخاسی لەکە ئەوەت بەترسەوەی نەکە هیچی بۆ ناکرێت نەشتی بۆ ئەکڕێ نەشتی بۆ فرشێ ئەڕۆی تۆ نیۆڕۆڵی خۆی بەیانات بێتەوە تێک نەیرابێ چونکەمان ئێوارانیان لە دیواران نووسن و کۆمەڵشتیان هەیە ئیکەن ئەلە بەرەوەی کە دائەخەی ئەڵی خۆی بەیانی بێ بەشم دەڕابەکە هەڵەمەوە شۆفڵ نەیڕوخان بێ ئێتی وەڵاهی هیچ دەساڵاتێکشمانی هەرەوە داوا لە حکومەتەکەین داوا لە کاربەدەستانی ئەم وڵاتە ئەەکەین هەر حسابی براو کە سوکاری خۆیانمان بۆ بکەن ئێمە هەموو براو کە سوکاری یەکترین هاوکاریمان کرد کاکە ئەمە کۆمەڵێکین بە هەر ناوێک ناوێنن. کاسبکارانی ئەم مەیدانە دەڵێن بڕیار دراوە مەیدانەکە دابخرێت و بکرێت بە یەکەی نیشتەجێبوون. سەردانی شارەوانیان کردووە بۆ چارەسەرکردنی داواکاریەکانیان، بەڵام پێیان وتون لە دەستی وەبەرهێنانە نەک ئەوان. ئێستا شارەکانی سەریان زیاتر کراوە بۆ دەرکردنیان لە مەیدانەکە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.